ئاری لانا بەیانیتان باش، بەیانی بینەرانی کورسات باش. سوپاس بەخوام ساڵ بارانێکی زۆر باش باریوە. بارانبارینی زۆر بۆتە هۆی بژانەوەی سەرچاوە ئاویەکان، کانی و ڕووبار و کارێزەکان، بەنداوەکان هەموو پڕبوون لە ئاو. لە سنووری قەزای کۆیە ئەمساڵ 1010 ملیم باران باریوە. بەهۆی بارانبارینەوە سەرجەم بەندا و پۆندەکانی سنووری کۆیە سەرڕێژیان کردو. ئەمە بەنداوی حەمامۆکە. بەنداوی حەمامۆک ساڵی ڕابردوو نزیک بوو لە وشکبوونی تەواوەتی بەهۆی وشکە ساڵیەوە، بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە لە سنووری کۆیە زیاتر لە 1000 ملیم باران باریوە بە تەواوەتی پڕبووە و سەرڕێژی کردو. ئەمە دیمەنی سەرڕێژبوونی بەنداوەکەیە. دیارە لە سنووری کۆیە 4 بەندا و 5 پۆنت بوونیان هەیە، هەر هەمویان سەرڕێژیان کردووە. بێگومان خۆتان دەزانن ئاو یەکێکە لە بنەماکانی کردی گەشتیاری و ئەم بەنداوانش جوان و سەرنجڕاکێشن، بۆیە ئەمەوا دەکات کە ژمارێکی زۆری گەشتیاران بەلای خۆیدا ڕابکێشێت. لە سنووری کۆیش کە چەندین ناوچەی جوانی گەشتیاری و سەرنجڕاکێشن بێگومان دەبنە جێگەی سەرنجی گەشتیاران. بەنداوی حەمامۆک و بەنداوی سماقوڵی ئەو دوو بەنداوە بە تایبەتی شوێنەکانیان زۆر جوان و سەرنجڕاکێشە کە ئەمەوا دەکات گەشتیاران زیاتر ڕوو لە بەنداوەکە و بینینی دیمەنەکانی ئێرە بکەن. جا من دەمێت لەگەڵ مامۆستا ئیسماعیل عەبدوڵڵا بەڕێوەبەری گەشت و گوزاری کۆیە قسە بکەم بۆ زانیاری زیاتر. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونت کە لەگەڵمان هاتووی و ئەزیێتت کێشاوە. سەرڕێژبوونی ئەم بەنداوانە تا چەند دەبێتە هۆی ئەوەی کە گەشتیار زیاتر ڕوو لە کۆیە بکات، لە ناوچە گەشتیاریەکانی کۆیە بکات، ڕوو لەو بەنداوانە بکات؟ بەڵێ ئەم کاتتان باش. وڵا دەمەوێت بە شعرێکی غەری پشدەری شاعیر دەست پێ بکەم کە دەڵێ حەمامۆکە دەڵێ شەکراوە ئاوی لەگەڵ مێژوو هەڵی هێناوە چاوی، بەڕاستی هەی بە سوڵتان چاچی چاکە لە بۆ پاراستنی ئەم ئاو و خاکە، بە ڕۆژ و شەو هەمیشە ڕوو لە خوایە، بە دووری کەی لە چاوپیس و بەڵایە. بەڕاستی ئەوەی ئەم ساڵ دەیبینین کە بەهۆی ئەو ڕێژە بارانبارینەی کە باری وە ئەوەش نیعمەتێکی خوای گەورەیە کە دەبینین کانی و کانیاوەکان، پۆند و بەنداوەکان، ڕووبارەکان هەمویان پڕ بوون لە ئاو. هەر چۆمێک هەر شوێنێک دەیبینی لەم کوردستانە بۆتە کانیەک و ئاوی لێ هەڵدەقوڵێ. دیارە ئەمەش وەک گوتم ماشەڵای دەوێت وەروەها وەک بەڕێزشدا ئاماژەت پێدا یەک لە بنەماکانی پێشکەوتنی کەرتی گەشتیاری بوونی سەرچاوی ئاو پۆند و بەنداوەکانن. بۆ ئەم ساڵ ئێمە بەهۆی ئەو ڕێژە بارانبارینەی کە باریوە، بەهۆی ئەو دەنگە خۆشەی خوڕەی ئاو کە لە هەموو چۆمێک و لە هەموو شوێنێک دەیبیستین، پێشبینی دەکەین کە ژمارەیەکی زۆرتر گەشتیار ئەگەر هۆکارەکانی تر هاوکار بن و بە دووربین لە چاوپیس و لە بەڵایتر پێشبینی دەکەن ژمارەیەکی زۆرتر گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیارەکانی سنووری هەموو کوردستان بکەن، بە تایبەتی سنووری قەزای کۆیە. مامۆستا ئیسماعیل، حەمامۆک ناوچەیەکی جوان و دڵگیرە، سماقوڵی کە لە پشتی ئێمەوە لەو دی و بە هەمان شێوە تا چەند بوونەتە جێگەی سەرنجی گەشتیاران؟ ساڵانە تا چەند گەشتیار ڕوو لەم بەنداوانە لە ناوچە گەشتیاریەکانی کۆیە دەکەن؟ بەڵێ حەمامۆک خۆی ناوچەیەکی سروشتی گەشتیاریە و مێژوویەکی دێرینی هەیە لە ڕووی گەشتیاریەوە لە کۆیە، شوێنێکی ناسراویشە لە سنووری قەزای کۆیە وەک ناوچەیەکی سروشتی گەشتیاری. یعنی خەڵکی کۆیە ساڵانە دەبێت سەردانی حەمامۆک بکە ئەگەر هیچ ئەوەی چی نەبێ. ینی تەنانەت ساڵی پارکە ڕێژەی بارانبارینیش کەم بوو کە بەنداوەکەش ئاوی تێدا نەما بوو، خەڵک دەهات سەردانی حەمامۆکی هەردەکرد. بۆ یەک کۆیە و حەمامۆک دوو دوانەی لێکدانە براون پێکەوە. خەڵک ینی حەمامۆک لە زەهن و لە زەهنی خەڵکی کۆیە شوێنێکی تایبەتی هەیە. بەنداوی سماقوڵیش کە دەبینی ژمارەیەکی زۆر کەپری گەشتیاری لێوەروە نزیکیشە لە پارێزگای لە پارێزگای هەولێر، نزیکە لە شاری هەولێرەوە وەک بڵین، ساڵانە ژمارەیەکی زۆر گەشتیار سەردانی دەکەن. سوپاسکە لەگەڵ مامووی زۆر سوپاس دەکەم. ئاری لانا ئێرە مێژوویەکی کۆنی هەیە وەکو مامۆستا ئیسماعیلیش باسی کرد لە فکر و بیری خەڵکی کۆیەدا، با بڵێن کۆمەڵێک چیرۆکی جیاوازی هەیە بابەتی عاشقانە و ئەوانەش تا ڕادێک دەبەسترێتەوە بەم بەنداوەوە. و وەکو باسم کرد کە 4 بەنداو و 5 پۆند هەمویان سەرڕێژ بوون. ئەمە جگەلەوەی کە لە ڕووی گەشتیاریەوە سوودی زۆریان لێوەردەگیرێت، لە ڕووی ئاودێریشەوە لەبەرەوەی کۆیە ناوچەیەکی کشتتوکاڵیە، سوودی زۆر بە کەرتی کشتتوکاڵ دەگەێنن و چەندین دۆنم ڕز و باخ و کشتتوکاڵی سنوورەکە ئاودێری دەکەن.
دەست خۆش بە